لە ڕۆژێکی سارد و سەرمادا ئەو ڕۆژەی بێسیون ڕەشەبانە چەکەی گرتووەوە ستافی دێبەدێ بە بناری چیا سەر بەرزە جوانەکەی پیرەمەگروندا ئەڕۆشتین ئەچوونە دەیەک پڕ لە نەجابەت و جوانی دەیەک هەڵگری ئاڵای ئاوەدانی و خۆشگوزەرانی هەر لە ناوچەکەەوە کە سەیری سروشتە دەستکردەکەی خودداوەند دەکەیت مرۆڤ ئاەکی خۆشی ژیانی بەبەردا دێت بەناونا حەی پیرەمەگروندا تێ ئەپەڕین و ئیتر بەرەو چیای تۆکمە و ئەو بنارە ملئەنین کە چەندین دێ بە تەوێڵیەوەیە. لە ناوەند یاخۆ ناوەڕاستی ناوچەیەکەم کە لوتکەی پیرەمەگرون پاسەوانی دەکا و بەسەریا دەڕوانێت خۆر ئاوام چەندێک لەو بنارن ئەوانیش گەبەیە گولیجەیە شیلەخانە هەتا دێتە قازان دوانزە سوارەی قازان شەیدەنەر و هاوڕەکانی لەو دێ شەیدکراون خۆر هەڵاتم گردێکە پێڵێن قیتەپە لێرەشمەوە دەی چەرمەگا و نەحەی پیرەمەگرونە ئەوەی کە من دەمەوێت بچم گفتوگۆی لەسەر بکەم دەی تەڕەمارە کۆنە لەوێ دانیشتوانی ئەو دەیە چاوەڕێی ئێمە دەکەین. ئیتر لێرە دە سیماندوی جوتیاران بە دەرەکەوێت ئەوێ ڕۆژێ ئێرە شوێنی ئەو بەرهەمانە بوون کە هاوینان لادەکان سەرقاڵ دەبوون پێوەی لە وەرزی هاوینە دێ کەسی تیانە ئەمە هەمووی لەم قەراقچەم و لەم زەویانە سەرقاڵی کشت و کاڵکردن بوون ئەگەرچی کارکردنەکەیان ماندوو بوون بوو بەڵام شێوە سەیرانێکی ئەبەخشی پێیان چونکە ئەو کات هەموو بەیەکەوە کاریانە کرد و هەنێک لە گەنجەکانیش بە گۆرانی خۆش تااقەت و توانایان دەبەخشیە جوتیارەکان هەر بۆیە قانەعی نەمر لە هۆنراوەیەکە فەرمێت ژینی لادێ سەیرانە گەرچی تۆزێگرانە ڕۆژی نۆرە سەری ساڵ ئەکەونە ئیش کوڕ و کاڵ یا جوود یا جۆگەهێنان بۆ ئاوداشن دەغڵودان ئەگەر من بۆ وڵاتەکە ئەگەر من گەیشتمە ئاوایی تەڕەمار لە ماڵی کۆخا عومەری کۆخا سلێمان تەڕەماری خزمانی دێ چاوەڕێی ئێمە بوو گەورە بم قوربان خۆشحاڵم قوربان 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 هم قاعد محمد جانب باش قربان خواتم حتى باش قربان حتى باش شلون بات اقول لك ما انا يمكن كاكا انا شلون باشن حالتان صحتان باش حالتان كاكا باش قربان ايوه باشن صحتان باش سارده ونيه والله ما لو شما خريب مان بس سلام عليكم مع الصلاه وكان مالي تاع كامل تقريبا نو مالك جاي نو مال مردار وشتن ونيا في حو مال في كنز مالك قديم بلا انت نو مال ليره بما ثابت يعني بلا ثابت نو مال مردار ونيا ذات ما مال يعني ازولدار وذاك دبي هم هر شيء بيتي بلاكي فيه بلا حديد بلا حديد داني ولا انا وزن باش في الخفيفيه باز وخاجه ولا خابن ولا خابن خير تشاو دژمن في خوش بيت من في ناخوش بيت دژمن في خوش بيت من في ناخوش بيت هو ما تكاي زيكا كمان أقارم
تەڕەمار لایەنکەی خەڵکانێکی پرسۆز و محبەت و میواندۆست و خاوەن سەرمایی ئەوینی کوردەواری. ئەم دێ خاوەنی خۆسەپاندن لە خزمەتکردن. جیاواز لە هەر شوێنێکی تر تەڕەمار شوێنی داڵدەدانی چەندین بنەماڵە و کەسایەتی بووە. بۆتە شوێنی حەوانەوەی لێقەوماوان. ئێرە هەر لە کۆنەوە تا ئێستاش خۆشیان بووە. بە بازووی ماندوونەبوونیان بۆ کۆمەڵگای ڕەسەنی کوردەواری دێنە بەرهەم. کاگەیتە تەڕەمار زەویە کێڵاوەکان و خانۆ پلاستیکەکان کە ژێریان پڕە لە بەرهەم ئەوەت پێ ئەڵێن هێشتا وێنەی لادی و کوردەواری ڕەسەن لێرەیە. جوانی باڵ دێ بەهرەی تا سەرنین بۆ پیایە هەزار چەوجان خەیە باریەک هەر بکەم ئاوەیاڵی کەوتونە چاڵی تاریەک کەتمە هەواری خاوەڵی مام حسێنی مامی برایم کە دووە ماڵ بۆ هاتوتە دەی تەڕەمار ئەو یەکێک بۆ لەو ماڵانەی لەگەڵ تەڕەماریەکان بە شێوەیەک تێکەڵاو بووە کە زەوی کشتتوکاڵی زۆری پێدراوە. وەک خۆی ئەڵێت لەو کاتی هاتمە تەڕەمار ئێرە بووە پەناگەیەکی بەهێز بوو. ئەو ڕۆژە لە دێکەیە بوو لە کۆڕی خزمانی تەڕەمارە دانیشت بوو. باسی ئەوەی بۆ ئەکردم کە لێرە وەک کەسی خۆیان مامەڵیان لەگەڵ کردووە و قەت هەستی بە غەریبی نەکردووە. وەگە وەڵێت ئێستا تەڕەماری ولازم هم هاتونا دائما الله حمامي ما معبا تاني معنا بو عليه كيف كذا قالنا بو يا ما هاتونا دوا يا ما شو غسلمان هاتوها مالي لكان إسلام هاتو تغيره لدوا يا ما خالي فتا خالي كلمات شو أنت معنا ئەو پێت باڵ زیانتان چۆن بۆ والله زيان من فلاحت بو فلاحت معنا كرد بجوتي جاو بجوتي يصر وعمنا ما تا چەند خۆش بۆ کاتە والله ئەوەنە خۆش بیێسا گەلێ خۆشتر بوو تەبابوون بە یەکەوە تەبابووین ئەو مامامڵا باوکمان وەک باوکمان وام وەک باوکمان تەماشا ئەڵێن پیاە بۆ ئەو مامەعەبێت دایمە سڵح و کێشەکان کێشەکاری بووە هەموو دایم ماڵی خەڵەباغ بووە میواندار بووە ئەلەم سەرێگایە میوانی هەر بووە و دیوەخانی هەر بوو ئێستا لەکوێ دانیشیتەوە من لە پیرەمەگرون بۆ نایێتەوە تەڕەمار والله ئەگە ئیمکانم بێت بۆ ئیمکانی لەبێ نایەمەوە حەزت لێ هەیە چۆن ئەوە هەموو ئەڕوحی منە ئەوانە عەرزی منە خۆ تۆ هاتووی لە شوێنێکیەوە عەرزەوە چی ئاوی پێ لێرە چی عەرزەوەوی داوە پێ حاجی برایم ڕۆستەم و مامەعەبە هەرجیان هات بۆ خۆ هەتا سازێکی تا مامەعەبە زێ بڕۆ بیکە مامەعەبدوڵە برو بشەوە خدا دەکەی بارانێک بارانێک شەوەیەک زەی شەماڵ پێ بەشەیە بیدا لە خەیاڵی لەیلام ئەی لەیلام بەڵکو یۆرەپارێ لە خەو بەڵکو یۆرەپارێ لە خەو دێم وەڵڵایە بۆ دێمە جوانی ئەگەرەیە عادەیە پێ بزوانی عمر تەڕەماری ئەو پیاوەی تەمەنی لە سەروی 45 ساڵەوەیە ئەو پیاوێکی قسە خۆش و دەم بە پێکەنی لە ماڵەکەی ئەودا و لە تاو سەرما و ڕەشەبایەکی بەهێز ناچارین لە ژوورەوە و لە پەنجەرەکانەوە سەیری باخ و باخات و جوانی تەڕەمار بکەین. جیاوازیم کوێخایە لەگەڵ پیاوانی دی ئەوەیە ئەم نووسەرە و خاوەنی 6 کتێبە لە نمونەی کتێبەکانی مشتێک لە خەرمانێک و
هۆزی دانایی و هۆزی میرەی و مێژوێک لە ڕابردوو نووسینێک بۆ داهاتوو لەگەڵ نووسینی چەندین پارچەوەنراوە. کوێخا عومەر لەگەڵ ئەوەشا کەسایەتێکی ناسرا و دیاری هۆزی عوزێریشە. ئێستا ئەم پیاوە لە ناو تەڕەمارە خان و باخی تایبەت بە خۆی دروست کردوێتەوە. زۆربەی کات خزمان و دۆستان لای کۆبنەوە. ئەو ئەڵێت ئێمە بەردەوام پشتمان بە خۆمان بەستۆ بۆیە نەچامان لە موچێ و نەچاویشمان لە حکومەتە بەخێومان کات. ئێمە ماندوو ئەبین و باشترین ژیانەژین. ئەو پەندە کوردیمان بەسەر خۆمان ئاسەپاندوە کاڵێت دەستی ماندوو لەسەر سکی تێ. ئەم تەڕەمارە تەبعاً لە ئەساسە لە قەدیمە باپیرە عەبدوڵای من ئاوەدانی کردوێتەوە و 12 ساڵ تەنیا ماڵ بووە لەم دیە بە تەنیا ماڵە دانیشەوە ئاوەدانی کردوێتەوە و لە دوای ئەوە وردە وردە لەم لاولاوە لە شوێنەکانی ترەوە لە کرژەوە مەخزن لە بازیانەوە لە سووسێوە لە زۆر شوێنیکەوە وردە وردە ماڵی کە هاتوونەتە ئێرە و بووە بەم گوندەکە ئیسە گوندی تەڕەمارە. ئەم گوندە لە ئەساسەوە بە ئاژەڵداری و بە فەلاحەت و با بڵێن دەغڵ و دان و دانەوێڵە و بە زەراعەت و ئەو شتانەوە سەرقاڵ بوون و ئیشتەش سوپاس بۆ خوا بەیتی پلاسیکیمان هەیە ماڵی ئاژەڵدار هەیە لێرە بڵێن و خەڵکەکانی هەمووی وەزعی باشە سوپاس بەخوای گەورە. ئەوەی کە من هەستەکەم لە چاو گوندەکان و شوێنەکانی ترا سوپاس بەخوای گەورە قەیران و باری ئابووری خراپی بەم گوندەوە دیار نییە. لەبەر ئەوە سوپاس بەخوای گەورە هەموو کاتێک خەڵکی ئەم گوندە لە پێشڕەویا بوون بۆ داهێنان بۆ کەسابەت بۆ بژێوی ژیان بەرەو باشتر بەرن. خەڵکێکی باش و ڕۆشنبیر و زانا و دانا و ئەهلی کار و کەسابەتی تایە وە سوپاس بەخوای گەورە. ئیسەش حالیەن وەکو عەرزم کردی بەیتی پلاسیکیمان هەیە هەموو تقریبەن ئیسە حالیەن 9 ماڵین خۆی لە ئەسڵا ئەچینە 40 ماڵێک. ئێمە سوپاس بەخوای گەورە چەند ماڵێکین ئەلێمە هەموو قەناعەتمان هەیە بە فەلاحەت و زەراعەت و ئەو بەرووبوومانەی خۆمان. ئاوی چاچیە لەخوای گەورە بەزیابێ و ئەمەوێ لێرەشەوە سوپاسی کاربەدەستانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە بە تایبەت یەکێ لەو بە ڕێزانە کاگ سامانگەرمیانی هەڵسا بە خیرتاوکردنی ئەم ڕێگایە کە ڕێگای تەڕەماری کۆن و کانیشنار و قازانی پێکەوە بەستێتەوە. هەوڵێکی زۆر زۆر جدیدا ئەو جادی بۆ خیرتاوکردینەوە کارێکی زۆر پیرۆز و گرنگ بوو بۆ ئێمە و بەدەیان جار من لێرەوە سوپاسی بەڕێزی یەکەم کە عەزیەتی بینی و ئەرکی کێشا و هەر لێرەشەوە ئەمەوێ زۆر زۆر سوپاسی بەڕێوەبەری ناحەی پیرەمەگرون کاک سیروان بکەم و سوپاسی بەڕێز کاک فاروق بەڕێوەبەری فەرمانگەی کارەبای پیرەمەگرون بکەم کە هەڵسان بە پێدانی مەحاویلێک و چەندین عامود بۆ گوندەکەمان بۆی پێداویستی وزەی کارەبامان دابین بکرێت. دەی تەڕەمارە کۆنەکەوێتە نێوان چەند دێ و شاخێکەوە لە خۆرەڵاتیەوە گردی قیرتەپە و دێ قازیاوەیە لە خۆر ئاوایەوە دێکانی کانیچنار و قازان و شاخی تۆکمەیە. باشووریشی شاخی هەڕوتە و دەی تەڕەماری حاجی سەعیدە کە بە تەڕەماری ناوەڕاز ناسراوە. لە باکووریەوە دێکانی چەرمەگا و کرژەیە. ئەم چەمە ئەبێتە جیاکەرەوەی تەڕەمار و چەرمەگا. ئەم دێ لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحەی پیرەمەگرونە بە دووری 7 کیلۆمەتر لە ڕێگای سەرەکی دووکان تاسووزەوە دوورە. سێ قەبرستان هەیە کە ئەم سێ قەبرستانە تا ئێستا نە ئێمە ئەزانین تاریخەکەی چەند ساڵ پێشێسەیە و نە کەسێکیشەیە کە بڵێ ئەم مردوانەی خزمێکی نزیکی ئێمە. مێژووی ئاوەدانی تەڕەمار کۆنە وەک ئەڵێن چەند گۆڕستانێکی کۆنیشی لێیە.
لەلایەن پیاوێکەوە بە ناوی مامەعەبە و ئاوەدانەکرێتەوە. ئێستا ئەم تەڕەمارە بە تەڕەماری مامەعەبە ناوەبرێت ئەگەرچی لای زۆرێک بە تەڕەمارە کۆن ناسراوە. ئێرە بەشێکە لە خزمەتکردنی شۆڕش و کوردایەتی. داگیرکەران زۆر هەوڵیاندا هەیبەت و شکۆی داهاتیەکانی کوردستان لەدلەت بکەن. ویستیان مێژووی کوردایەتی و دابوونەریتی کوردەواری کەرت و پەرت بکەن. بەڵام بەگن و سەرێک گەڵێت هەر کاتێک توانیان شاخەکانی کوردستان تەخت بکەن و کەرتی بکەن، ئەو کاتیش ئەتوانن نەتەوەی کورد و خاچی کوردستان هەنجن ئەنجن و تیکە بە تیکە بکەن. شیروانی مامەعەبە ئەو پیاوێک کە خاوەنی ڕەسەنایەتیە لە تەڕەمار لە دەوروبەری دێ لەبەر ڕەشەبایەکی سارد و بەهێزدا بۆ من ئەکەوێتە گفتوگۆ باسی مێژوو و ئاوەدانی ناوچەکەشەکات. تەڕەماری مامەعەبە ڕۆژهەڵاتی تەڕەماری مامەعەبە شاخی قیرتەپە و گوندی قازیاوایە وەکو جوغرافیا. باشووری تەڕەماری مامەعەبە تەڕەماری حاجی سەعی و شاخی هەڕووتەیە. ڕۆژ ئاوای تەڕەمار گوندی کانیچنار و گوندی قازان و شاخی تۆکمەیە. باکووری گوندی چەرمەگا و کرژەیە. ئەو چەمای بەناوەڕاستی بەڵێ ئەو چەمە چەمی تەڕەمار مەشهورە. ئەو چەمە چەمی تەڕەمار لە تەڕەماری حاجی سەعیەوە کەیەتە خوارەوە بەناو تەڕەماری مامەعەبەیە و لەگەڵ چەمی چەرمەگا تێکەڵاوە بێتەوە. ئەو ئاوی چەمە ئەو کانیەیە هەر بەردەوامەوە هەیە سەرچاوی کانیشی هەیە بەڵێ بە تایبەت لە تەڕەماری مامەعەبەیە. سەرچاوی کانێکە لە بەڵێ بەڵێ دروستبوونی ئەم دێ چۆنێتی دروستبوونی ئەم دێیە دێیەکی کۆنە بۆیە بە تەڕەماری کۆن ناسراوە. پێشتر دێیەکە لە خوارەوە بووە بە سەردەمی باو باپیرانی ئێمە نەک بە بیرەوەری ئێمە. ئەو دێیە دیارە نەخۆشی تاعون هەبووە کە ئەو خەڵکەکەی لێرە کۆتاییان پێهاتۆ و 3 قەبرسانی کۆن هەیە لە سنووری تەڕەماری مامەعەبەیە کە ئەم قەبرسانانە تایبەتن بەو نەخۆشیە تاعونەی کە لەو سەردەمە خەڵک تووشی هاتووە. قەبرسانەکان یەکیان کەوتۆتە باشووری دێکە، یەکیان کەوتۆتە باکووری دێیەکە، یەکیان کەوتۆتە تقریبان ڕۆژهەڵاتی دێکە. و لە ساڵی 1920 بۆ 25 مامەعەبە کە بەڕەحمەت بێ باوکی منە هاتوۆتە گوندی تەڕەمار 12 بۆ 13 ساڵ 12 بۆ 13 ساڵ بە تەنها ماڵتیایە بووە. خەڵکی ئێرە هەر لە کۆنەوە کاگە عەبدوڕەحمان هەر لە کۆنەوە هاتووە. خەڵکی ئێرە گرنگیمان بە کشت و کاڵی بە کشت و کاڵ داوە وەکو گەنم و جۆ و نۆک و لە بەراوەکانیشا تووتن و تەماتە و ئەمانە بەرهەم هاتووە. بەڵێ بەڵێ ئێستا بڵێن بە شێوەیەکی زۆر بەرچاو کشت و کاڵی زۆر تیا ئەکرێت و خەڵکی تەڕەمار ئەلحەمدولیلا خەڵکی تەڕەمار لەم سنوورەیە خەڵکێکن کە مەسلەی باری بژێوی ژیانیان ڕەنگە لە زۆربەی دێهاتەکانی تر باشتر بێت لەبەر بە پیتی ئەرزی تەڕەمار بۆ کشت و کاڵ و دوای ئەوەش ئێمە ئاومان هەیە ئاوێکی باشمان هەیە کە ئێستا لەم کاتەیە زیاتر ئێتیماممان داوە بە بەیتی خەیار و تەماتە و ئەم شتانە بۆ بژێوی ژیانی خۆمان. ژنان کاتی خۆی زۆر ماندوو بوو بەڕاستی لەگەڵ پیاوە هەموو عیشێکی کرد تووتنی ئەکرد تەماتەی ئەکرد کۆڵکێشانی ئەکرد پاچە کۆڵی ئەکرد تەبعەن هەموو عیشێکی کرد ئەوەشی کە ئاژاڵدار بووایە خەریکی مەشکەژەن بوو حیوان دۆشین بوو ئەو عیشانە هەمووی ئەکرد تر هاوکاری پیاو بوو بەڕاستی هیچ کاتێک لە بەیانی سەعات 4 هەڵساوی تاکو دەیشە نەخەویت تەبعەن هەڵساوم
ئەچۆن هەڵنەستاوم مەرەوەڵا هەستاوم بانی زوو هەستاوم مەشکەم ژەنووە مانگام دۆشیوە حیوانم بەڕێ کردووە جا دوای ئەوە مناڵم بەخێو کردو دوای مناڵ بەخێوکردن کاتێکیش بۆ تووترمان کردو لەم دەیە بەس کە من چوومە ماڵی خەزورم توت نوشتمان نەکردو بەس دەم دەیە تووترمان کردووە لە پەنجاکانەوە مەسەن ژن بە ژن و ئەو شتانە نەبوو نەماوە ژن بە ژن نەبووە لە پەنجاوە هەتا ئێستا ژن بە ژن نەبووە ناو ئێمە ژنیش بخۆی حڕگاتی خۆیەتی تەڕەمار دێکە لە ڕووی زەویزار و ئاوە دێکە لە ئەو پەڕی باشیدایە لێرە ئەگەر چی خزمەتگوزاری پێویست بە دێکە نەگەیشتووە لە نمونەی خوێندنگا و نەخۆشخانە و چەند خزمەت گوزارێکی دیکە بەڵام دێنیشتنانی دەی تەڕەمار خۆیان هەستاون بەوەی کە پەرە بە کەرتی کشت و کاڵ و ئاژەڵداری بن لێرە لە ئەو پەڕی بەهێزی کەرتی کشت و کاڵیدایە هەمویان سەرقاڵن بە کارێکەوە کە بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان سوودی لێ دەبیندرێت تەڕەماریەکان دەڵێن ئێمە خۆمان هەنگاو دەنێن بەرەو ئاوەدانی باشتر و باشتر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بێت چاو لە تەڕەماریەکان بکات چۆن ئەمان کەرتی کشت و کاڵیان لێرە بوژاندوێتەوە هەرێمی ژوورێ شایانە جرنا بۆ شەهادیە شێخ ئەشرەف تاڵەبانی ئەو پیاوەی کە بەشێک لە مێژووی ناوچەکە و تەڕەماریشی لایە ئەم بە ئەسڵ شێخانی تاڵەبانیە بە چی ئەکا لێرە ئەوە دەبێت خزمانی تەڕەمار بزانن ئێمە وەک تەڕەماریەکان وەکو بنەماڵەی مامە عەبدوڵڵا و چوخا سلێمان و هەموو تەڕەمار ئێمە لەگەڵ بنەماڵەی تاڵەبانی و کاک شێخ ئەشرەف و ئەو بنەماڵە بەڕێز و پیرۆزۆ لەگەڵ بەڕەحمەت بێ جەنابی مام شێخ جەنگی ئەوانە ئێمە تێکەڵیەکی زۆر جدی و چاکە بووە لەگەڵ باو باپیری ئێمەیە هەموو کاتێک بۆ هەموو شتێ هاوکاری یەکتری بوون تاوکەری ئیشەکانی یەکتری بوون بە عەرزەکەم بەڵێ ئەمە هی قەدیمە و ئیشتەش تەبعاً جەنابی کاک شێخ ئەشرەف تەشریف هێناوە عەزیێتی کێشاوە ئێمە پێمان خۆش بووە هەم گەورەمان کات و هەم مجلیسەکەش خۆشتر کات تەبعاً جەنابی مێژوو یادگاری زۆری لایە لەگەڵ باپیرەم و لەگەڵ ئەم گوندەیە لە دوای یازانیمان دۆستایەتی شێخانی تاڵەبانی و تەڕەماریەکان مێژوویەکی دوور و درێژیەیە بۆیە ئەم شێخ ئەشرەفە یەکێکە لە دۆستە دیێرینەکانی تەڕەماریەکان با بزانین بۆچی هاتوو و دەیەوێت چی لەسەر تەڕەمار و هۆزی عوزێریش بڵێت هیوادارم کە بە میوانێکی نامۆ لە قەڵەم نەدرێم چونکە من لەگەڵ ئەم دێیەوە لەگەڵ عەشرەتی ئیسماعیل عوزێری تێکەڵاوێکی دێرینی باو باپیرانمان هەیە تا ئەمڕۆ بەردەوامە و هیوادارم بە دوا ڕۆژیش بەردەوام بێ سەرەتای تێکەڵاوی ئێمە لەگەڵ ئەم عەشرەتە ئەگەڕێتەوە بۆ بیستەکانی سەدەی ڕابردوو کاتێک ئەم عەشرەتە لە منتیقەی حەویجە زستانە هەواریان بوو لەوێ دەوارنشین بوون خزمەکانی ئێمەی تاڵەبانی بەرەباوکێکمان لە یەنگیجە و سنوور و عەبدوڵڵا خانم و کڵێسە بوون تێکەڵاوی لە سەرەتای ئەم کاتەوە دەستی پێکردووە و هاموشۆ و دۆستایەتی بەردەوام بووە تا ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردوو لە کاتێکا کە بەداخەوە هێزی کوردی بوو بە دوو بەش و باڵی مەکتێبی سیاسی جیابەوە ئەو کاتە بەڕێز مامزەلال و هەڤاڵەکانی عومەر دەبابە و عەلی عەسکەری و حلمی عەلی شەریف و لەگەڵ عومەر دەبابە عەلی عەسکەری حلمی عەلی شەریف مامزەلال و یەک پێشمەرگەشیان لەگەڵ بوو بە ناوی نەوزاد سدیق حەقی وایە ناوی بێنم ئەو پێنج کەسە لە دۆڵەڕەخەوە هاتن بۆ دێی کوردستان و لەوێ بۆ کەلکان و لەوێ بۆ ساتکە و دوجار لێرە گیرسانەوە وەڵام من ئەو کاتە زوربەیانم ئەناسی بۆ نمونە لەگەڵ ماڵی حاجی برایم تێکەڵاویمان هەبوو لەگەڵ ماڵی مام مەجید ڕۆستەم شەهید کە ئەوە پیاوێکی قارەمان و سەرکردە بوو لەگەڵ کەریمە کوردان لەگەڵ عەبدوڵڵای مەلا ساڵح لەگەڵ مام ئەحمەد سمێڵ ئەوەی زۆر هات چۆن کردبێ ماڵی ئەو مام عەبدوڵڵا بوو کە دەیەکە بە ناوی مامە عەبە ئەناسرا بەڵام ئەمە لەبەر ئەوەی پیاوێکی بە تەمام بوو هەر بە مام عەبدوڵڵا و بەوە ناومان دەبن بەڵام لە ناو خەڵکە ئەیانگوت تەڕەماری مامە عەبە دوو شت بجەڕمەوە یەکێکیان لەوانە لە شەڕی ڕووس کە ڕووس هاتۆتە پێنجوین حاجی محەممەدێکیان هەبووە
کە ئەمە چووە بۆ بە ناوی غەزای ڕووسەوە لەوێ شەهید بووە و لە شام حەمەد ئەم شام حەمەدە پیاوێکی ئازا و وەکو سەرلەشکریان بووە نازانم لە خزمەت شێخ مەحمودا بووە یان نا بەڵام لەو کاتێک کە بۆ شەڕی ڕووسا چوون لەوێ وەکو غەزا فتوا درراوە هەر کەسێ بچێت دیفاع بکات لە ناوچەکە ئەو لێرەوە ڕۆیشتو بۆ پێنجون و لەوێ شەهید بووە ئەوە بەڕاستی ئەوە سەروەدێکی ترە بۆ ئەم ناوچەیە بەدوای مندامایە گەڕێیە ئێمە چاوماندایەوی بوویە هاتبووم بماوەجاڵی ئەو چاوی والایە دەرێیە کەوتمە هەواری خەواڵی یەکێک لەم پیاوانە سەروەریەکی گەورە و تاجی ژێڕینی لەسەر ناوە ئەو یەکێکە لەو پیاوانەی کە مێژوو شایدی بنەماڵە و شۆڕژێڕی و خانەدانیەت ئەویش حاجی عوسمانی حەمەتاڵی تەڕەمارە ئەو تازە کوڕێکی بەدەستی چەتەکانی داعش لە بەرگریکردن لە خاکی کوردستان شەهید بووە ئەو کە باس هاتە سەر کوڕەکەی کەمتر توانی گفت و گۆمان لەگەڵا بکات شادی بۆ بۆیە نەمایە بەرگۆنەوەی دێڕنەمایە هاتبووم بماوەجاڵی ئەم دیانە وەکو ئەمە تەڕەمانی مام ئەڵڵامە وەکو کانیشنال وەکو تەڕەمار وەکو چەرمەگا بڵێن وەکو تەڕەمای سەر و تەڕەماری خۆمان کە ناسراوە بە تەڕەمای سایناکە وەکو حەسەنتەپا حاجیاوا گورگەدەر زایر ئەمە هەموو وەکو براشیاوین حەسەنتەپا قازیاوا وەکو براشیاوینەوە نەبێ خوانەخوازە وەکو برات زۆر تێکەڵ بووین بۆ هەموو هاوکاریەک هەمووی تێکچوو گشتی هیچمان نەما ئەوی لە خیاڵیشمان لە بخیاڵمان نەما ئەوە کە دیەکانمان تێکچوو بڕوا بکە خەڵکمان هەیە بۆی خەڵکە ناسم کە تێکچوو ئارە وەڵڵا لە دوای دەکەی زەلامە ناسم کە زۆر خۆشەویستیشم بوو تێکچوو نەخوا بە زیابێت ئەلحەمدوللا باشی بڵێ تووشی خەسارە بۆ منێکیان خۆم لەم شەڕی داعاشا بەڵام هە خۆش خەسارەکەی خۆت چی بوو بەڵێ کوڕێکم تیاچوو ئەنی کوڕت شەهید بووە لە بەڵێ شەڕی داعش هەتا بڵێ سەر بەسم پێی سەرم بەرزە پێی طبعا ئێمە لە ساڵی ه برایەکمان بەنای عەبوو بەکرەوە بەکر تەڕەماری کە برا گەورەمانە ئەو پێشمەرگە بۆ لەو ڕۆژدا ڕای کردە دەرەوە لە ناو حکومەتا پۆلیس بوو لە ڕاستیە ڕای کردە دەرەوە بۆ ناو شۆڕش چەند کلاشکۆپێکیشی ئەو سەردەمەی لەگەڵ خۆیان بردوو کە خۆ دەزانی ئەو کاتە شۆڕش زۆر پێویستی بە چەکی وا هەبووە والحاڵ چەند مانگێ دوای ئەوە طبعا نەگەڕێن بە دوای عەسڵ و ئەساسی ئێمەیە ئەو کاتە عەمری بیلخەبزی ئێمە دەرەچێت بە عام بە عایلەی والحاز ئەوە بوو هەموو منتیقە و گوندەکان و خەڵکی ئەم منتیقە هەموو ئەوە ئەزانن ئێمە هەمومان بە عایلەی باوک و دایک و برا و ئیتر هەموو گەورە و بچووک هەر هەموو ژیراین و زیندانیان کردین 8 مانگ لە سژنی گەورەی سلێمانی ئەی کەرکووک پاش 3 مانگ تەعزیب و لێدان و ئاشکەنجەوە ئەو شتانە هەیئەی کەرکووکیان شکان سژنیان تەمان دێکەی لەو شتانە تەمانەوە شتێکی معروف و ناسراوە بەڕێز کاک سەلام عەبدوڵڵاش کە مەسئولی و ئازانم لقی چوار بوو کاتی خۆی ئەویشە لەگەڵانە بوو بەو سەردەما کاو بەکرم و کاک سەلام و وابزانم فایاقی شوێقاتالیم و مەجموعەیە برادەر بوون پێکەوە کە گیرابوونەوە لە کەرکوو کاک گیرابوون سژن کرابوون لە هەیئەیە زۆریان لێدابوون 3 مانگ تەعزیب و ئەشکەنجە و لێدان بوو دوای ئەوە ئیتر بە هەر جۆرێ بوو بە هەر وەسایلێ بوو بۆیان ڕێکەوت بوو حرەسەکان گرت بوو چەکەکان لێسەند بوو سژنیان شکان کە سژنیان شکان و ڕایان کرد دووبارە هەر لە ناو کەرکووکە لە ماڵەکە گیرانەوە ئەو کاتە کە گیرانەوە ئەو کاتە ناردیانن بۆ ئەبوو غرێب حکمیاندا بەسەریانە بە 5 ساڵ زیندانی بەڵێ ئێمە خۆمان تقریبا وازانم هەژمانگێ تەوقیف کراین ئیتر لەوە بدەوە بە حکمی ئەوەی باوکیشم مختار بوو پیاوێکی ڕازگۆ بوو لەگەڵ حکومەتیشا و لەگەڵ شۆڕشیشا ئیتر تەبعاً ئەو سەردەمە
چەند کەسێکی شەبوو لە ڕێی ناسیاری واسە ئەملا لە ئەمانەوە بەرەڵیان کردین ئێمە هاتینەوە سەر حاڵ و ژێوڕێی خۆمان و کەوتینەوە سەرباری گوزەرانی خۆمان و بژێوی ژانی خۆمان لەم گوندەدا لە تەڕەماری کۆن. شمال بباشيو بدال خيالي ليلهم أي ليلهم بلكو يورا باري الأخو بلكو يورا باري الأخو ديم والله يا بدي مجواني أقري على يفضعني شادي